سڵاوتان لێبێت و ئەم کاتتان باش. بەرنامەیەکی نوێی مێزی هەڵبژاردن پێشکەش دەکەین لەگەڵ خاتوونێکی کاندید کە ئەویش دکتۆرە وەفا عوسمان، کاندیدی ژمارە 28 لەسەر لیستی 222 یەکێتی نیشتیمانی کوردستان لە بازنەی سلێمانی. دکتۆرە وەفا بەخێر بێ بۆ ستۆدیۆی شارپرێس. سپاس خاتووکیژان. سپاسی ناوداریتان. بەخێر بێ سەرچاو. هەموو شتێک باشە؟ تەندروستیتان چۆنە؟ شکر بەخوای گەورە. لەگەڵ هەڵبژاردنان چۆنە؟ بەردەوامین بە گرۆتینێکی بەرزەوە ئینشاءڵڵا. ئێمە ئاشناین بە ناسینی دکتۆرە وەفا، بەڵام بۆ ئەوانی کە ناتناسن زۆر بە کورتی خۆت بناسێنە. من وەفا عوسمان ئەحمەدم، پزیشکی ژنان و مناڵبوونم، لێپستراوی نەخۆشخانەی فێرکاری و دایکبوون و منداڵان لە شاری ڕانیا. نزیکی 3 دەیە لە بواری تەندروستیە کار دەکەم، لە بواری خزمەتی کۆمەڵایەتی کار دەکەم، لە بواری خزمەتی گەنجان و ژنان. لە ئێستاژدا کاندیدم بە ژمارە 28 لەسەر لیستی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ بازنەی سلێمانی و ئومێدەوە ئینشاءڵڵا بەرەو پەرلەمان ئەنگاودەوەی. باش، منیش ئومێدی سەرکەوتنت بۆ خوازم. زۆر سپاس دەکەم. چۆن بوو ئەوە زوو دەرکەوتیت، زوو کەوتیتە ناو جەماوەرەوە؟ هەر لە سەرەتاوەتم تقریبا نزیکی 3 دەیە من لە بواری خزمەتکردنی کۆمەڵانی خەڵکم. تەمەنا فەزڵی خوای گەورەیە، شایەتی خەڵکە کەوا میدیاکارەکان کاری من ئاوا دەبینە بە گەورەی خۆی گەورەی نیە، گەورەی ئەو خەڵکەیە کە باسیەکەن. من تقریبا 28 ساڵ زیاتر لەو کاتێک کە پێم کەوتە ناو ڕێڕەوی نەخۆشخانەکان لە خزمەتی خەڵکم بەردەوام لە خزمەتیان وەکو دکتۆر بۆ پێشکەشتنی چارەسەر عیلاج عەمەلیات ئەوەی لە باری تەندروستیدا من لە خزمەتیان ئەوەی لە توانم بۆیان پێشکەش دەکەم. جگە لەوەش کە من لە ڕۆژانی ئاسایی خۆم کە لە ژیانی کۆمەڵایەتی خۆم لە خەڵک دانەبڕاوم دایما بەدەمیانەوە بوومەتە بەشێک لێیان، ئەوی شوای کردووە کە خەڵک مەبیبینێت کە بەشێکی لە خۆیان و کارەکانم بەرچاویان بکەوێت و بیبینێت. سپاسیان دەکەم، دانەبڕاوم لێیان قەت بەڕاستیەوە فەزڵی خوای گەورەیە و گەورەی خوای گەورەیە لەسەر مندا. جگە لەوەش نهێنێکی ترەوە دەگەڕێتە کە خوای گەورە ئاگادارە نێتی دڵێ من چییە کە منش دەمێت خزمەتی خەڵکەم و بۆیە خوای گەورە وای کردە کۆ لەناو خەڵکە دەرکەم و کارەکەم لەلایەن خۆشەویست بێت و لە دڵیان خۆشەویست بم. کەواتە فەضڵ الله عەلەی. باش، دەمەوێت ئەوە بپرسم، ئێستا لەخوا بەزیابێت دەبینی کە ژنان قۆڵیان لێ هەڵماڵی و هاتوونەتە ناو بوارەکە و لە زۆر بواری جیاجیادا کار دەکەن، بەڵام باسێکی ژنم بۆ بکەن لە کای سیاسیدا. ژن لە کای سیاسیت ئەگەر باسی هەرێمی کوردستان کەین ڕۆڵی هەیە. خۆمان دەزانین لە کۆمەڵگای ئێمە ژن مافی هەیە. باشە، لە کای سیاسیە و دەڕۆی پەرلەمانتاریەوە بە تایبەتی کاری پەرلەمانتاری لە 25 ژن مافی هەیە بەشداری بکە لە پەرلەمان چ لە عێراق بێت چ لە هەرێمی کوردستان بێت. جگە لە بوارەکانی تر ژن زۆر ڕۆڵی هەیە لە بواری سیاسەوە. ژنمان هەیە پەرلەمانتارە، ژنمان هەیە بەرەوبەرە مدیر عامە، ژنمان هەیە وەزیرە، ژنمان هەیە بەرەوبەری زۆرینەی مثلەن بڵێن شوێنی حەسەن سوەستیارە. کەواتە ژن لە بواری سیاسی ڕۆڵێ چۆن لە ژیانی کۆمەڵایەتی ژن ڕۆڵی هەبووە لە هەمان کاتدا لە بواری سیاسی ڕۆڵی هەیە. باش، بەدیدی تۆ ژن توانێتی لە بوارە جیاجیەکانە سەرکەوتن بەدەست بهێنێ؟ بەڵێ، بەڵام ژن دامێن بەڵێ تەماشاکەین بۆ نمونە من وەکو بانەڵم بخۆم نمونێکی تردێنین تەماشاکەین کە دائیرەیەک بەرەوبەرەکەی ژنە دامە ئیشەکانی ورترە. ژن زۆر احتیمام بەدا بە وردەکاریەکانش، بەڵێ ژن سەرکەوتو بۆ لە بوارەکانی خۆیدا بەس بە مەرجەیەکی پاڵپشت و پشتیوانیشی هەبێت. پشتیوانی یەکەمی تا ژن پێشەنگ بێ دەبێت ناوماڵی خۆی بێت ئینجا کۆمەڵگا بێت. تا چەند ژن توانیوێتی لە پەرلەمانی عێراق داکۆکی لە مافی ژنان بکات؟ توانیومانە تا چەند توانیویانە دەنگی ژن بگەێن؟ ئێمە خۆمان دەزانین ڕێژەی ژن لە پەرلەمانی عێراق تقریبا 125. باشە، خۆ بە قانون دانرابوون حزبی پێدان زۆر جای پێ دەڵێن کۆتا، بەڵام نسبەکەمان 25 لە پەرلەمانی عێراق. توانیوانە ژن خۆت دەزانێت ژن و کار پەرلەمانتارێکی تر وەکو براکەی لە پەرلەمانی عێراق ڕۆڵی هەیە، بەڵام بەتەنیا خۆی بڵێن بێت ئەو قانونە بۆ ژن دانانەوە نا، بەڵام لەبەرەوە چەند قانونێک کە ئێستا بەڕاستی لە پەرلەمانی عێراقە کە کاری لەسەر دەکەن پێم خۆشە ژنان یەکگرتوو بن بە هاوکاری براکانیان لەوێ. بەڕاستی هەندێک قانونە بە تایبەتی قانونی هەموارکردنی باریکەسایەتی ئەو بەڕاستی زەرورە هەموار بکرێتە چاو مراجعەیەکی بکرێتەوە دووبارە ئایا گونجاوە لەگەڵ کۆمەڵگای ئێمەیانە، بۆیە پێم خۆشە ژنان ڕۆڵیان هەبێت لەو بوارە. باش، بۆچی دەڵێن دکتۆرە وەفا دکتۆری هەژارانە؟ ئەمە تێگەێن. یەکان خان
دکتۆرە وەفا ئەو نازناوە زۆر گرنگە لە لای بەشان نازیەوە هەڵێگرم دەبێت لەلایەن خەڵکە پێم دراوە ئەوان ناومیان ناوە بە دکتۆری هەژاران چاکەی خۆیانە وەفاداری خۆیانە باشی خۆیانە لەبەرەوەی من لە هەموو کاتەکان بۆ ئەوان وا باست دەکەن هەست ناکەم شتێکیم کردووە زیاد بەڵام وەفاداری خەڵکە لەبەر من دەست وجدانی خۆم لە شتێکت کردو بۆیە ئەو خەڵکەش لە بەرچاوێتی و دەڵێن دکتۆرە وەفا دکتۆری هەژارانە دکتۆر وەفا دکتۆری هەژارانە بەو نازناوی کە خەڵک لێ ناوە نازناوێکی گەورەی مایشان نازیە وەکو تاتێک ئەستە سەرم هیوادارم بتوانم لە ئاسی هەڵگردنی ئەو تاجە بم لەبەرەوە چەندین ساڵە لەگەڵیان لە هەموو کاتە خۆشی و ناخۆشیەکان لەگەڵیان بوومە دانەبراوم لێ لەم کاتە سەختەکان لەگەڵیان بوومە خۆم زۆر جەباسم کردووە من لە خانەوادەیەکی هەژار لەدایک بوومە دایک و باوکم بە حکمی کوردایەتی بوونیانە بۆ حکمی باکگراوندی حزبیان ناچار بوون شار بە دەربەندە زۆری شارەکان نیشتەجێ بوونە تا خۆیان بشار نەخۆیان حەشاردن کەواتە لەسەر دەست دایک و باوکێکی هێژار هاتوومەتە دنیا سەردەستیان بوومەتە دکتۆرە وەفا بەڵێنێکم داوە خزمەتیان کەم لە هەموو کاتەکاندا بۆی لە خۆشی و ناخۆشیەکان لەگەڵیاندام و دانەبراوم لیان بۆ نمە لە کاتی کۆڕۆنا لە کاتی بایکۆتەکان قەت ڕۆژە لە ڕۆژە وەفا قەراری نەداوە بایکۆت کات لە پێشکەشکردنی هاوکاری بۆ هەر کەسێک کە پێویستی پێبێ بەڕاستی چاکەی خەڵکە وەفاداری خەڵکە بە ئەمەکبوونی خەڵکە بەڵێنیشم داوە لە ئاستی ئینشاءڵڵا لە ئاستی قەومتمانی ئەوان بم کە بتوانم ئەو نازناوە هەتا سەر هەڵیگرم لە خزمەتی ئەوان بم ئینشاءڵڵا وەکو کاندید کەمترین پۆستەرت لەسەر شەقامەکاندا هەیە ئەمە بۆ بەڕاستی من بخۆم ئیمانم بە پۆستەر نییە کە من تۆم خۆشویست بەڕەسم نییە کە کێژان خانم لە بەرچاو بوو یا ئەو شوێنم لە بەرچاو بوو بە دڵمە بە فکرمە بە ئایدۆلۆژیای خۆمە بەڕاستی من ئیمانم لێ بۆ پارێکەدانرا بۆ فلکس و پۆستەر زیادە هەر باسی ئەوت کرد ئەو پارێت بەکارهێناوە بۆ هەژاران باسێکیەوە بکە بەڕاستی پێ بڵام ئەو پارە من دامنەوە بۆ بەکارهێنانی بۆ شتێکی تر بە سووتر بە لە فلکس و ڕەسم باشە ئەوش بە تیمەکەم وتووە ئەو پارە دانێن بۆ پێشکەشکردنی هاوکاری بۆ کەسانی کە پێویستیان پێێتی بۆ کردنەوەی خول بۆ گەنجان کە بتوان ڕێگی ئەو خولانە پیشەیە بنە ساحب پیشە و بتوانێت ژیانی بژێی خۆیان لێ دابینیان بەڕاستی گرنگ نییە وەفا لەو بانگەشەی هەڵبژاردندا تشتیا دەرنەچێ بەڵام گرنگە لەوێ لە فتری بانگەشەی هەڵبژاردن بتوانم خزمەت پێشکەشکەم بۆ چینەی کە من بەشێکم لێیان تا دانەبڕم لێیان تۆ خۆت لە بەغداد ژیاوی ماوەیەکی زۆر لێ ماویتەتەوانی و زمانی عەرەبیەکەش زۆر باشە تا چەند گرنگە ئەگەر ببیتە ئەندام پەرلەمانی عێراق زمانی عەرەبی تا چەند گرنگە خوای گەورە لە قورئان دەڵێ عسى أن تكرهوا شيئا وهو خير لكم وعسى أن تحبوا شيئا وهو شر لكم والله يعلم وأنتم لا تعلمون صدق الله العظيم سر ئەو ناڕەحەتەی کە پێم وتی پێشتر کە کەسوکارم بە حکم فیدباکی کورد حزبیان و کوردبوونیان ناچار بوون شار بە شار دەربە دەربن کە ئاخر شوێن و ئاخر شوێنمان کە لە سلێمانی و بۆ کەرکووکەوە لە کەرکووکەوە بۆ بەغداوە زۆر شوێنی ترش لە بەغداوە چەند گەڕێکی بکەین وا بوو وای لێ هات کە من ژیانی مناڵیم و تا لایم تازان پێشم تەواو کرد لە بەغدا تەواوم کرد ئێ شوای کرد زمانی عەرەبیەکەم زۆر باش بێ وەکو هەموو تاکێکی کۆمەڵگەی عەرەبی و توانم قسە بکەم بە زمانی ئەوان لەبەر لە گەڕێکی وا دەژیام جاروە هەبوو فرە ئایم بوو فرە مەزهەب بوو فرەنێکەوە بوو کەواتە تقریبا لەگەڵ عەرف و عادەتی ئەوان تێکەڵمایی کە زمانەکەیان بزانم بەڵێنیشم داوە بە دەنگی ئەو دەنگدەرانی کە ئینشاءڵڵا پشتیوانی خوای گەورە پشتیوانی ئەوان کە دەچمە پەرلەمان بۆ عەرەبی دەیزانم لەوێ قسە بکەم بمە دفاعکارێکی باش لە مافەکانی ئەوان کە بتوانم ئەو مافەمان کە هەمانە کەس زەوت کراوە لێمان بەدەستی بهێنی ئینشاءڵڵا خاتوو وەفا 28 ساڵە خزمەت دەکات خاوەنی پیشەیەکی زۆر جوانەکەویش دکتۆرەیە خاستن لە بواری ژنانە باشە چۆن بۆ خۆت کاندید کرد یعنی تۆ پیشەکەت پیشەیەکی زۆر پیرۆزە چۆن بیرت لێ کردەوە کە خۆت هەڵبژێریت و بتێبچیتە پەرلەمانی عێراق خاتووکی ژان 28 ساڵە لە بواری خزمەتکردن باشە ئیمانم وایە خزمەتکردن مرۆڤەکان جوانەکات و گەورەیانەکان گەورەبوونی کەس نەبێ لە پۆستە نەبە مەنسەبە گەورەبوونی خەڵک لە ناو کۆمەڵگا بەو خزمەتی کە دەتوانێت پێشکەشیکە من لە بواری تەندروستی چەندین ساڵی ئیشەکەم بواری تەندروستی کە لەو سەکتەران کە ئاگای لە بژی و ژیانی خەڵکی ئاگای لە کێشەکەی ناو کۆمەڵگای ئاگای لە کێشەکەی ناو خێزانەکانە هەستم کرد کە زەرورە ئێستا وەفا لە جیاتی لە ناو نەخۆشخانە بێ لە ناو کلینیکەکەی خۆ بێ چارەسەر بنووسێ زەرورە بڕاتە هۆڵی پەرلەمان بتوان لەوێ قانونی یاسایەک بنووسێ
خزمەتی فراوانتر بە کۆمەڵگا بگەینێ، خزمەتی فراوانتر بە ژنان و گەنجان و لاوانمان بگەینێ. هەستم کرد دەتوانم من لەوێ خزمەتیان کەم زیاتر. چارەسەر نووسیمە کۆ عیلاج بەس نییە بۆ خزمەتکردنی کۆمەڵگا، دەبێمە قانونێک دارێن، قانونێک هەبێ کە مافی ئەوم پارێزی ئەگەر وەفاش نەبێ هەزاران کەسێک وەفا هەبێ بتوانە خزمەتیان کە ڕێگەی ئەو یاسایەوە. باش بۆچی پرسیارێک ئەمە ئەگەر حەزیش نەکەی جواب بێتەوە بەس نادام ئەگەرێتەوە جواب بێتەوە بۆچی لە پەرلەمانی عێراق لە کاتێکدا ئێمە کاندیدمان زیاد دەکات لێ ئەندام پەرلەمانمان هەیە ڕێژیان زیاد دەکات بەڵام لە هەمان کاتە کاریگەریان لاوازە خۆیان نانەوێت یان ڕێگری دەکەن. بە وەڵامدانیەوە پرسیارەت مەفروضە کە منوتم دەبمە کاندید بۆ پەرلەمان پێشوەخت بەرنامەی کارم هەبێت. باش نابێ فکرکەی تۆ کە بیتە پەرلەمانتار وەکو مۆزەفێکی مەکتەبی بڕۆ لە پەرلەمان ئیشکەی بەر پەرلەمان شوێنی و مەکتەبی نیە ئۆفیس نییە ئەشت بنووسی دەبێت تۆ کار و بەرنامەی خۆت هەبێ بچیتە پەرلەمان بتوانی با جواب بدەمە. ئیسەمە حالیە ئێمە خۆمان دروشمە حیزبەکەمان بۆ ئەم بانگەشەی هەڵبژاردن ئەوەیە هێزی توین هێزی توین ئەوە ڕاستەوخۆ پەیوەندی بە ژیانی خەڵکەوە بەیامێکی ڕاستەوخۆیە بۆ خەڵک دەبێت خزمەتتانکی بژێوی ژیانتان دابینکی دەبێت کارم هەبێ بەرنامەم هەبێت توام دەڕێگی ئەو کار بەرنامەی خۆم و دفاعکاریان بێم بتوانین شتەکانیان بۆ دابینکەم دەڕێگی ئەو کارنامە بەڵام کە من بەبێ بەرنامە بێ فکرێکی مسبق بڕمە پەرلەمان هیچ دەستکەوتم نابێت دەبێ ئەو کەسانی کە دەچنێ بزانانی اختصاسیان لەکوێیە لە کام لژنەی پەرلەمانی خۆیان دەدۆزنەوە جا لەڕێگی ئەو لژنەی پەرلەمانی خۆیان بتوانین کارکەم بە خزمەتکردنی کۆمەڵانی خەڵک. پەرلەمان جەنابەت دەزانێت شوێنی تەشریع شوێنی قانونەکان ئینجا متابعە بکە بزان ئەو قانون جێبەجێ دەکرێت یانە ڕۆڵی پەرلەمانتار لەبێ ئەوەیە لە ڕێگەی لەژانەکان دەتوانێت خزمەت بکە بەڵام کار کەسێکمانێ بە نەتوانێت زمانی عەربی بە جوانی بزانێ اختصاصی خۆی نەبێ بە کوردەکەی شوێنی خۆی نەبێ لە پەرلەمان دڵنیا بە ئەنجامەکەمان خراپە بێت. تۆ ئەگەر چیتە پەرلەمانی عێراق چیەکەی؟ من کە چوومە پەرلەمانی عێراق چیەکەم یەکەم شت وەکو اختصاصی خۆم پزیشکم کە بۆ لەبارەی تەندروستی ئەزموونێکم هەیە دەبێم هەموو محاولەکانی خۆم کەمەکە کارەوە بۆی بگەمە لەژنەی صحی و بیئە صحی و بیئە یعنی خزمەتکردنی کۆمەڵانی خەڵک لە هەموو ڕوویەکەوە هەم لە ڕووی تەندروستیەوە هەم لە ڕووی ژینگەییەوە کە هەردووشیان پێویستن بەیەکەوە کە خزمەتی کۆمەڵگا دەکات. بۆ نمونە من کارنامەیەکی تایبەتی خۆم هەیە پێشکەشم کردو لە هەموو سۆشیال میدیاکان بڵاوم کردووە تۆ لە هەموو سەکتەرەکانی تەیە تەندروستیە گەنجانە ژنانە دیپلۆماسیە بوارەکەی خۆمش کە لەژنە سەحەکەی کە حەزم لە یەکی بڕۆمە شاڵی ئیشکەمتیای بە هەماهەنگی تەبان لەگەڵ لەژنە یاساییەوە لەبەر دەبی هەموو ژنەکان تەواوکەری یەک بن بۆ خزمەتکردنی کۆمەڵگا. بۆ نمونە ئێمە دەتوانین چەندین یاسامان هەیە ساڵانی ڕابردوو لە پەرلەمانی عێراق دەرچووە و لە عێراق ئیشی پێ دەکەن بەڵام تا ئێستا کاران نیە لە هەرێمی کوردستان. قانونی بیمەی تەندروستی قانونی بیمەی تەندروستی ساڵ 2021 لە عێراقدا هەیە تا کێ شمولەکە شەریحەیەکی زۆر لە کۆمەڵگا شمولەکە موظفە متقاعدینە ئەو کەسانە لێ چاودێری کۆمەڵایەتینە یعنی کە شەریحەیەکی بەرفراوانە لە بە تایبەتی لە هەرێمی کوردستان دەتوانە سوودمەند بن لەو قانونە بەڵام تا ئێستا کارانیە لێرە. ئێمە دەتوان ڕێگی ئەو قانونە کارایکن بەرگرانیەکی زۆر لە ڕووی دارایی و تەندروستشان ئێستا شانی هەوڵاتی لا دەبین کەواتەیەکێک ئیشەکانمان دەبێ ئەوە بێ محاولاکەم ئینشاءڵڵا بە هاوکاری تیمیەکێتی و پەرلەمانتارە کوردەکان ئەو قانونە کارا بکەین لە عێراق. قانونی ترمان هەیە پەیوەندی بۆ کەسان کە خاوەنی پێداویستی تایبەتن ئەوانش قانونی هیان هەیە و تایبەتە بۆ خۆیان بەڵام تا ئێستاکەم لە هەرێمی کوردستان کارانیە دەبێ هەموومان هەماهەنگیەکە بە لە نێوانماندا بتوانین لە ڕێگەی ئەو یاسانە تەشریعەکەین کە خزمەتی خەڵکەکە هەم لە ڕووی تەندروستی و هەم لە ڕووی کۆمەڵایەتیەوە. خاتو وەفا دروشمێکی تۆم گوێ لێ بووە دەڵێیت کاری ڕاستەقینە بە هەردوو هاوار نابێت لای خاتو وەفا کاری ڕاستەقینە دەبێت چۆن بێت؟ کاری ڕاستەقینە کە ئەوەی دەڵێم جێبەجێکەم ئەنجامی دەم کاری ڕاستەقینە ئیشەکەی من بەس دروشم نەبێ کە من نەڵم خزمەتەکەم دەبێت پێشینەکەم دیار بەچیم کردووە کە توان بەردەوام لە خزمەتکردن. کاری ڕاستەقینە ئەوەیە کە من دەڵێم کێژانخان بەرنامەم هەیە بۆ خزمەتکردنی کۆمەڵانی خەڵک لە ڕێگەی ئەو قانونەوە ئەو قانونەبێت کە چوومە پەرلەمان ئیشکەمە سەری کارە بێ بۆ نمونە. کاری ڕاستەقینەیە کە من وعدمدا بە جەنابەت ئەو شتە دەکەم دەبێت خاوێنی بەڵێنی خۆم قسەم هەر بۆ ئەو چرکە نەبێ دەبێت قسەم بۆ داهاتوو بێ ئینشاءڵڵا. باش تۆ کاندیدی لیستێکەتی نیشتیمانی کوردستانی باشە لە لیستێکەتی نیشتیمانی کوردستاندا ڕاپرسێک بۆ کاندیدەکان کرا
جەناب دیکە بووی لە کاندیدە بەهێزەکان ئەمە چۆنی بۆ باسێکیەوە بۆ بکە بۆ خوایە میدیاکارەکان وا دەڵێن باشە ئینشاڵڵاش وا بم بەڕاستیەوە فەزلی خوای گەورەیە ئەڵێم الحەمدولله هۆکارێک نەبوو بۆی کە تۆ بەرنامەی کارت هەیە بۆ هەڵبژاردن ئەمە کەمش فەزلی خوای گەورەیە هذا الحمد لله الذي فضلنا على كثير من عباده المؤمنين دیارە پەرلەمانتارتریش هەیە ئەوش کاری خوایە و ڕۆڵیان هەیە بەس ئەمە فەزلی خوای گەورەیە لەسەرمەوە چاکەی خەڵکیە ئینشاڵڵە بتوانم لە ئاسی ئەو متمانە و سقی ئەوامم لەوانەیە خەڵک شاید حاڵی کارەکانم بوونە پێیان خۆش بووە کاندیدێک بڕواتە پەرلەمان بێتە دەنگی ڕاستەقینی ئەوان لەبەر پێشینەی کارەکانیان بینیوە ئەوەی دەکەن لە داهاتووی بێتە تەواوکەری ڕابردووی هیوادار بمە ئەو کەسی ئینشاڵڵە ڕۆژی 11 ئەو بەڵێنەکە داوامانە جێبەجێکەن و بە پشتیوانی خوای گەورە ئەو کەمەڵانی خەڵکەکە لە ڕاپرسی بەشداریان کردووە بتوان بمە دەنگی ڕاستەقینی ئەوە لە پەرلەمانی عێراق دکتۆر وەفا چ شتێک وای لێ کردی لەسەر لیستی یەکێتی نیشتیمانی کوردستان خۆت کاندید بکەیت خاتووکیژان یەکێتی نیشتیمانی کوردستان تاکە هێزێکە بەڕێی منە کە بتوانین دیفاعکەری مافی کۆمەڵانی خەڵک بێت لە چەند ساڵی ڕابردووە دەریخستەوە بۆ هەموو کۆمەڵگا بۆ هەموو جیهاندا کە دیفاعکەر و مافەکانی خەڵکی هەرێمی کوردستان دیفاعکەری ڕاستەقینە لەک صاحب دوژمێت و هیچ ناوڕۆکینێ بە عکسەوە یەکێتی کەمترین قسەی کردە و کردداری زۆر بووە لە چەند 4 ساڵی ڕابردوو زیاتر لە 100 جار کاک بافڵ چوەتە بەغدا بۆ حلکردنی کێشەکانی هەرێمی کوردستان هەموو جارە کێشەی موچەمان هەبووە کێشی ئیداریمانە بۆ کێشەی سیاسیمانە بۆ یەکێتی چوە کێشەکانی حل کردووە اینجا دوای ئەوە کێشەکە حل بووەتەوە بۆیە بە شانازیەوە تاکە حیزبێکە کە دەزانم سەنگی هەیە دەنگی هەیە ڕەنگی هەیە لە پەرلەمانی عێراق لە جیهاندا گوێ لەدەگیرێ ئەو یەکێتی نیشتیمانی کوردستانە بۆی بە شانازی خۆم کاندید کرد لەسەر ڕۆدەستەی بەرنامەی تۆ چییە بۆ پەرلەمانی عێراق لەسەر پرسی موچە و بوجە برسی موچە و بوجە بە بەرنامی یەک کەس نابێ بەڵام بەڕاستی گەورەترین کێشەیە بۆ هەرێمی کوردستان ئێستا ڕاستەکەیت ئێمە لە هەڵبژاردننی هەرێمی کوردستان یەکێتی دروشمێکیە بوو ڕاستکردنەوە ڕێڕەوەی حکومدار وایە ئەم سەفەرێش یەکێتی دروشمەکەی ئەوەیە هێزی توین بۆچی هێزی توین بۆ ڕێکردنی هەموو ئەو کێشانەی کە هەمان بووە بۆ ڕاستکردنی ئەو ڕێڕەوە کە لە هەرێمی کوردستان وای کردووە خەڵک بە ئاڕاستێکی خراپ بردووە کە تۆ موچەت نەبێ بودجەت نەبێ کێشەی سیاسیت بۆ دروستەکە کێشەی کۆمەڵاتیت بۆ دروستە کێشەی ناوخێزانیت بۆ دروستەکە بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان ئەم سەفەر بە استراتێژیەکی زۆر باشی داناوە لەسەر بەرژەوەندی هاوبەش لەگەڵ هەرێم و عێراق کار دەکات چی وات لێ دەکات پابند بیت بە بەڵێنەکانت یەکەم شت من لە خانەوادەیەکی زۆر ئیلتیزامیان هەیە بە ئاینەوە لەدایک بوومە لە هەمان کاتە لە ڕووی ئەخلاقیەوە لە ڕووی چۆن بڵێ ئیمانی و بۆ خۆمەوە زۆر ملتزم بە ئاینەکەشم دەڵێن نابێ مرۆڤ بەڵێنێک بدە کە نەتوانێت جێبەجێکە ئەوام لەکە کە هەر بەڵێنێک بیدەم دەبێت جێبەجێکم ئەگەر بتوان نایدەم تا نەزانم ئایا دەتوانم جێبەجێکم یانە کە دامیش دەبێت جێبەجێکم بۆیە ئینشاءالله بە پشتیوانی خەڵکی پشتیوانی خوای گەورە ئەو خەڵک ئەزیزانە کە لە ڕاپرسیەکان بەشداریان کردووە کە وتیانە ئینشاءالله فەرقێک بۆ لەو کەسانێک کە دەتوانن بچێتە پەرلەمانی عێراق بۆ دیفاعکەر بێ لێیان دڵسۆز بێ بە ئەمێک بێ بۆیان دەتوانین ئینشاءالله پشتیوانی خوا و ئەوان و دەنگەکانە لە پەرلەمانی عێراق پشتیوانی تیمی یەکێتی پەرلەمانتارە کوردەکان بتوانین کارێک بکەین ئەو نەهامەتی ئەو ناڕەحەتی چەند ساڵی ڕابردوو کە کۆمەڵانی خەڵک بە تایبەتی هەرێمی کوردستان تووشی بوو نەکەمکەینەوە لێیان باشە بەڵێنی تۆ چێ بۆ دەنگ دەرانت بۆ ئەوانەی کە دەنگ بە خاتوو وەفاەت بەڵێنیان پێدەم هەر دکتۆر وەفا بن دکتۆری هەژداران لە هەموو کاتەکان لەگەڵیان دەبم دۆتت دەنگدەران تا ئیسا هەڵبژاردن نەکراوە بەڵێنیان پێدەم لە بەغدا لەم ستودیۆ بم جارێکی بەڵێنی ئەویان پێدەی کە هەندێک کاندید هەبوو کە بەڵێنی زۆر گەورەیدا دواتریش ژماری مۆبایلەکانیان گۆڕی و ئیتر دەنگدەرانیان ئێمال کرد ئەمن لە کاتی حملەی بانگەشەم کە دەچوومە شوێن دکتۆرە بەڵێنێت چییە ئەمەد بەڵێنێک نادەم کە نەتوانم جێبەجێکم بەڵێنی تاعینات لای من نییە بەڵێنی هەندێکتر هەیە لێ منە بەڵام یەک بەڵێنە هەیە کە دیفاعکەری مافەکانیان من بتوانانی لە ڕێگەی ئەو قانونانە لە ڕێگەی عێلاقاتمان لە بەغداوە هەلی کار بڕەخسێنی بۆ گەنجەکانمان خریجێکی زۆرمان هەیە شایەنی ئەوەی بکەونە سەر پێی خۆیان وەرزشەوانانێکی زۆر باشمانەیە شایەنی ئەوەیە شایەنی ئەوەیە
بڕج بێتە پیشەیە کە گەنجەکانمان سوود لێبینێ. تەندروستی لە هەرێمی کوردستان سڕێکە سلێمانی یەکێک لە باشترینەکانیان لە بواری تەندروستیەوە، بەڵام گلەیەکی واش گلەیمان هەیە لە ئەستی ئەوەیە کە دەمانەوێت دەبێ وا بکەین بێتە باشترین سەکتەر ئینشاءالله لەو بار بە خزمەتکردن کۆمەڵانی خەڵک. بەڵێنی من ئەوەیە کە پێشووتر باسم کردووە لە پەرلەمانی عێراق بە دواداچوونی بکەم لە خزمەتیان بە دکتۆر وەفای هەژاران بە شانازیە، بەڵام لەناو هەرێمی کوردستان نابەتەنیە لە پەرلەمانی عێراقش خزمەتیان کەم ئینشاءالله. جا ئەمە قسەی بە قسە و بەڵێنی دکتۆرە وەفای و بۆ دەنگدەرانی لە گەردنیشت دەمێنێتەوە. دڵنیا بە لە من بەڵێنم داوە بەخوا و بە خەڵ ئەنجا بە دەنگدەران دەبێ ئینشاءالله ساحبی بەڵێنی خۆم بم. ئینشاءالله. کۆتا قسەی خۆت بکە. دوا قسەی خۆت چییە؟ دوا قسەی چیە خوازیت؟ ئومێدی ئەوە دەخوازم لە ئاستی بتمانی ئەو خەڵکەوە. ئومێدی ئەوەی دەخوازم بتوانم خزمەتیان کەم زیاتر بەبەر شایانی خزمەتن، بە تایبەتی ئەو چینەی کە نامیان ناوە دکتۆر وەفای هەژاران. بەڕاستی شایان ڕێز و حرمەت و خزمەتن، شایانی ئەوە ژیانێکی بە کەرامەتیان هەبێ، وەفا بێتە وەسیلەیە خزمەتیان کە دەیان وەفای شەدانش وەفا هەبێ خزمەتیان کە لەبەر ئەوان ئەساسی کۆمەڵگان ئەساسی ئەم ژیانەی هەمانە. بەڕاستی ئەو چینە نەبێ کەسانی دەرناکەوێت بۆیە ئەو چینە شانی ڕێز و حرمەتە. من ئومێدی سەرکەوتن بۆ تۆ خوازم ڕێگەت کراوە بێت ئینشاءالله. سپاس دەکەم. بینەرانیش تەندروستیان هەر باش بێت و سەرکەوتو بێت.